سڵاوتان لێ بێ خۆشەویستان. بێچوو تویتیەکەمان ئەمڕۆ هەشتی 2019 تەمەنی تەقریبان مانگێک و 18 ڕۆژ بۆ 19 ڕۆژە بێ تقریبا 26 لەدایک بووە ماشەڵڵای لێبێ کامل پەڕی پیا کردووە بلو فۆنتدا سەری هەموو کامل پەڕەشینەکانی دیارە. شاری سلێمانی خۆشەویست کامل پەڕی باوەکانی ماشەڵڵا جاکۆیە ڕەنگی سوور شین نیلی پرتەقاڵی سەرباڵی زەردە جاکۆی پێڵەن. هیوام سەلامەتی هەموو لایەکە.